بۆیە بانگەواز لە گەلەکەمانەکەین بەشداریەکی کاران لە نەورۆزی قەندیلدا بکەن. بانگەوازی بۆ خەڵکی باشووری کوردستان بە ڕوحی نەتەوەی و مۆراڵی سەرکەوتنی جەژنی نەورۆز لە قەندیل پیرۆز دەکەین. بە درێژایی مێژوو گەلی کورد چیاکان بوونەتە شوێنی خۆپاراستن و پارێزگاری لە زمان و کەلتور و هەموو نرخ و بەها نەتەوەیەکانمان. هەرچەندە دوژمنان داگیرکەران زۆر هەوڵی جینۆساید و کۆنتڕۆڵکردنی کوردستانیان داوە، بەڵام نەیانتوانیوە بە ئامانج بگەن. چیاکان بوونەتە باشترین سەنگەر و شورا. قەندیل وەکو سمبلی ئەو چیا سەرکەشانە بۆتە لانەی تێکۆشان و خۆڕاگری. لەلایەکی ترەوە ئامێزی جوانی بۆ جەژنی نەورۆز کردوێتەوە و ئەوە دەیان ساڵە بۆ پیرۆزکردنی جەژنی نەورۆز گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ڕوو دەکەنە قەندیل بە جلوبەرگی نەتەوەیەوە جەژنی نەورۆز پیرۆز دەکەن. ئەم ساڵیش لە هەر ساڵێکی تر زیاتر چیایی قەندیل ئامێزی بۆ گەلەکەمان کردوێتەوە. چاوەڕوانیمانە ڕۆژی نەورۆزی ئەمساڵ بەیەکەوە یادی هەموو سەرکەوتنەکان بکەینەوە. با نەورۆزی ئەمساڵ بکەینە ڕۆژی یەکێتی نەتەوەی و دامەزراندنی سیستەمی کۆنفیدرالی دیموکراتی و کۆتایی هێنان بە دیکتاتۆریەت و مژدەی کۆتایی هێنان بدەین بە گوێی مرۆڤایەتیدا. کۆمیتەی ئامادەکاری جەژنی نەورۆز 13/2026. بەڵێ دوو شێوازی ڕۆشتن هەیە. ڕۆژی 20 مانگ ئەوەش وەکو بانگەوازیەکمان هەیە بۆ 20 مانگ. 20 مانگ و 21 مانگ پاسەکان ئامادەیە لە بەردەم هۆڵی تەوار بەرەو قەندیل بەڕێەکەوێ. لە هەر شار و شارۆچکەیەکە جارێکی تر دیسانەوە ژمارەمان هەیە دانراوە پاس ئامادەیە بۆ 20 و 21 مانگ بۆ قەندیل. هەموو کەسێک ئەتوانێ بچێتە قەندیل. بەڵێ قەندیل لانەی هەموو شۆڕشەکانە لە هەر چوار پارچەی کوردستان. بۆیە نەورۆز پیرۆزکردن لە چیاکانە گرنگی تایبەتی هەیە و بە تایبەتی لە ئێستادا لەبەرەوەی ئێمە ئەزانین کە لە دوای هێرشەکانی سەر ڕۆژ ئاوای کوردستان یەکێتیەکی نەتەوەی گرنگ دروست بوو کە یەکەم جارە گەلی کورد توانیوێتی بەو یەکێتیە ڕای جیهان بێنێتە بەچۆک بدات بۆ ئەوەی جارێکی تر بگەڕێنەوە بە سیاسەتەکانی خۆیان بەرامبەر بە گەلی کورد. بۆیە نەورۆزی قەندیل گرنگی زۆر جیاواز هەیە چونکە چیاکان پشت و پەنای هەموو شۆڕشەکان بۆ لە هەموو کاتێکە.